دەچینە ڕۆژاوای کوردستان. پامنێرانی کورسات نیوز ڕایان گەیاندووە کە سەرەڕای لێدوانەتون دەکات، بەڵام هاوپەیمانی و هاریکاری هێزی هاوپەیمانان بۆ ڕۆژاوای کوردستان بۆ هێزەکانی سووریای دیموکرات لەوێ بەردەوامە. لە ماوەی دە ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 70 بار هەڵگری کەرەستە و پێویستی و چەک و کەرەستەی سەربازی بەگشتی گەیشتووەتە ڕۆژاوای کوردستان و بە هاوبەشی چەندین چالاکی پێکەوە ئەنجام دەدەن هێزەکانی هاوپەیمانان و هێزەکانی سووریای دیموکرات. ئەمە هەموو مای خۆشحاڵی ئەمە وەکو کورد کە لەوێ پشتیوانێکی گەورەی نێودەوڵەتیمان هەیە. ئەمەوە کە پرسەکە لەوێ سەخامگیرتر بێ وە کورد لەوێ بتوانێت لەسەر پێی خۆی بۆستێ. لەسەر ئەم پرس و باس و بابەتە لەسەر ڕۆژاوای کوردستان میوانێکمان ئامادەیە لە هەولێرەوە. دەچینە لای کاک سەرتیب جەوهەر، بەڕێزیان چاودێری سیاسین لە هەولێرە و ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک سەرتیب سڵاوت لێ بێم، کاتت باش. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ بە بڕوای تۆ دۆخی ئێستای کورد لە ڕۆژاوای کوردستان چۆن دەبینی؟ دۆخی کورد لە سووریا گرێدراوی دۆخە ینی وێنە گەورەکەیە لە سووریا ئێستا. گفتوگۆی نێوان ڕۆژاوای کوردستان یان بەری ڕۆژهەڵاتی فرات لەگەڵ دیمەشق وەستاوە. قەسەد یانی هێزەکانی سووریا دیموکرات و دیمەشق گفتوگۆ نەماوە، وەستاوە جارێ. و لە سوێدا بارودۆخێکی خراپ هەیە و دوێنێش بینیمان هەندێک لە بەدوەکان دیارە بەدەست هەڕەشە لە دروزەکان دەکەن. و لە ماوەی دە ڕۆژ بۆ 20 ڕۆژ ڕابردوو تا ئێستاش جمجۆڵێکی زۆرتری یان زیاتری داعش و گروپە تیرۆریستەکان هەیە لەو ناوچانێک کە دەکەونە نزیک تورکیا و ژمارەیەکی زۆر ئۆپراسیۆنی ئەمریکا و هەسە دەبێتەوە دژی ئەو گروپانە کراوە. ئەمانە بارودۆخێکن کە ئێستا دەیبینین ینی پێدەچێت بارودۆخی سووریا بەم زوانە سەقامگیر نەبێت و بەم جوانە جارێ بە ئاسانی گفتوگوی نێوان هەسەدا و دیمەشق دەست پێ نەکاتەوە لەبەر هەم تەدەخولی ئیقلیمی و هەمیش دیارە گەشەکردنی تیرۆر لەو ناوچانە. و ئەمریکا و ئەوروپا پێدەچێت جۆرێک لە پاشەکشیان هەیە لە تێگەیشتنیان سەبارەت بە دیمەشق. راپۆرتێکی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن هەیە باس لەوە دەکا کە سوپای ئەوەی کە ناونراوە سوپای سووریای ئێستا کۆمەڵێک گروپ و گروپی چەکداری مرتەزەقەن ئەحمەد شەرع کۆی کردوونەتەوە جێمەتمانە نین و پێویستە دەست بە هەسەدەوە بگرین بۆ دژایەتکردنی تیرۆر لە سووریا هاوکات گرتووە. و پاشەکشەی کە باسی دەکەی و راپۆرتی کە باسی دەکەی ینی بەرمەبنای چییە؟ بێگومان ئەمە بەرمەبنای دوو هۆکارە. یەکەمیان ئەو تەدەخولی ئیقلیمی کە هەیە بە تایبەتیش لەلایەن تورکیاوە و باڵ بە ئەحمەد شەرعەوە دەنێجارێت لەگەڵ کورد ڕێک نەکەوێت. دیارە گفتوگۆی نێوان ئۆجەلان و دەوڵەتی تورکیاش یان وەستاوە یان زۆر سارد بووتەوە، ینی شتێکی نوێ نابین لەم ڕۆژانە کە دەبواە بیبین پێ ئەو خەریتەی ئەعلان کرابوو، ئەو نەخشەڕێی ئەعلان کرابوو. و دووەمینیشیان ئەو حەز بە جموجۆڵی داعش تیرۆر دەکرێت لە سووریا لەم ماوەیە. هەتا دوێنێ لە عێراقیش نەتەوە یەکگرتوەکان راپۆرتێکی هەبوو باس لەوە دەکات کە داعش لە عێراق یان دەستی بە ئیش کردێتەوە، جموجۆڵیان زیادی کردووە. باشە کاک سەرتیب، ئەم نیگەرانیانە لە ئەحمەد شەرع بەکوێی دەگەێنێ بە بڕوای تۆ؟ ئایا دەبێتەوە کاریەوەی دەستبەرداری ئەو پشتیوانیە بن کە بۆی کراوە ئەو پێشوازی کە پێشتر لێی کراوە دەگابەوە؟ پێم وایە کە ینی ڕوخاندنی ئەسەد بە پلان بوو، نەخشەڕەیەک هەبوو ئەمریکا و بریتانیا و ئیسرائیلیشی لە پشت بوو. گرێویان لەسەر ئەوە دەکرد کە بتوان لە ڕێی ئەحمەد شەرعەوە ئەجێندای خۆیان لە سووریا جێبکەنەوە و پەرژەوەندەکانی خۆیان بپارێزن. بەڵام هۆکاری دیکە هەبوو ڕێگر بوو لەوەی کە بتوان وەکو پێویست سەرکەوتوو بن. ئەویش بە تایبەتیش تەدەخولی ئیقلیمی و تەدەخولی هەندێک وڵاتی عەرەبی ینی ئەحمەد شەرع لە نێوان جێبەجێکردنی ئەجێندای ئیسرائیل ئەمریکا بەشێک لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتیش فەڕەنسا و بریتانیا هاوکات لەگەڵ یان لە بەرامبەردا تورکیا و هەندێک وڵاتی عەرەبی
لەو نێوانەدا بە ئاسانی بۆی ناکرێت تەوازن ڕابگری لەگەڵ ئەوەشدا ناوخۆی سووریا بە خۆی زۆر ئالۆزە ینی پێکاتی سیاسی و پێکاتی عێرقی زۆر ئالۆزە لە کورد هەیە و ناوچەیەکی بەرفراوانی بەدەستەوەی عەلەویەکان هەن جموجۆڵیان هەیە و هەتا ڕوخانی ئەسەد سەردەست بوون و دروزەکانیش هەن دروزەکان ئێستا خۆیان کەمێک زیاد کردوتەوە و ئیسرائیل دیفاعیان لێ دەکات لە هەندێک کاتدا بەرژەوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکاش یەکانگیر نابێتەوە ئیسرائیل پێویستی بە ئەمانی زیاتر هەیە بە ئاسایشی زیاترێ لەسەر سنوورەکان و پێویستی بەوەیە پشتیوانی لە دروزەکان بکە وەکو ناوچەی تامپۆن لە دژی ئەحمەد شەرع لە هەمان کاتدا ئەمە نقطەیەکی دیکە کە نقطەی سێمینیانە ئەوەیە تێگەیشتنی ئەحمەد شەرع تێگەیشتنی ئەو گروپە توندڕەوە ئیسلامیانە بۆ چارەسەری ینی بۆ حکومڕانی لە سووریا لەگەڵ ئەم سەردەمە یەکانگیر نابێتەوە کەلچی ئەم سەردەمە نایە یعنی لایەک بڕوایان بە حەق و بە مافی پێکهاتە و تایفەکانی سووریانیا پێیان وایە دەوڵەتێکی مرکزی دەبێ تا بمەزرێن لە هەمان کاتدا بڕوایم بە بیر و ڕای جیاواز و ئازادی و دیموکراسیش نییە هەموو هەنگاوەکانی تا ئێستا ناویانە دژ بە دیموکراسی و بە حکومڕان بە گواستنەوەیکی ینی قۆناغبەندی دیموکراتیانە بووە حتا دوێنێش کە قبولی کۆمسیۆنی کاتی هەڵبژاردنیان کرد بەپێی ئەو دەستوری کە ئەلانیا کرد یەک لە سەرسەی ئەندامانی پەرلەمان کە 210 کەسە 7 کەس دەکات ئەحمەد شەرع بۆ خۆی دەستنیشانێن دەکات کە ئەمە بە تەواوی دژی دیموکراسیە بۆیە من پێم وایە بە ئاسانی دۆخی سووریا سەقامگیر نابێ و خوێن ڕێشتن بەردەوام دەبێت حتا ئێستا تا ئێستاکە دوو کۆمەڵکوژی لە سووریا بووە ینی یەکیان لە ناوچەی عەلەویەکان کە نزیکەی 5,000 کەس لەماوەی هەفتەیە کوژرا لە ناوچەی دروزەکان لە سەروی 1000 کەس باس لە 1500 کەسیش دەکرێت لەمە ئەویشە لە چەند ڕۆژێک کوشتیانن دەبێت چاوەڕێ بکەین کە ئەم خوێن ڕشتن و بەریەکەوتنانە بەردەوام بێ و ئەگەر شەڕی ناوەخۆ تا ئێستانە سەبەبەکەی ئەوەی کە ئەمریکا و ئەوروپا و تورکیا و وڵاتانی عەرەبی زۆر مراعاتی ئەحمەد شەرع دەکەن دەیانەوێت لەم قۆناغا ینی دەست بۆ هەندێک شت نەبن یان دەست لە هەندێک شت نەچێشنەوە ینی حتا کوردیش زۆر هاوکاری ئەحمەد شەرع سەبارەت بە سەقامگیری ئەمنی لە سووریا بۆ چونکە هێزێکی مدەڕەبی و بە ژمارە زیاتری ئەحمەد شەرعی هەیە و ئەحمەد شەرع مەبەستم ینی ئەو نظامە نوێی دیمەشق تەجاوز دەکاتە سەر هێزەکانی هەسەدا ینی ئەوان وەڵامیان نادەنەوە باشە کاک سەرتیب لێرە و لەوێ هەندێک قسە لەبارەیەوە دەکرا گوایە لە سووریا هێزێکی 50,000 کەسی ئامادەکراوە بۆی ینی بجەنگێن لەگەڵ کووردا هێرش بکەنە سەر هێزەکانی سووریای دیموکرات و مەترسیەوە هەیە ئەو عەرەبانی کە لە نێو هێزی سووریای دیموکراتدان مانیش ینی بە تایبەت لە ڕقە و دێرە زۆر هێرش و بەرکەوتن دروست بێ بە بڕوای تۆ ئەمانەت بەس دەنگۆیە یان ئامادەکاریە یان ئەم شەڕە ڕوو دەدا ڕاستیەکەی کورد لە بەردەم ئالنگاری و لە بەردەم دۆخێکی ئاسان نییە ینی چەندە ئەحمەد شەرع لە بەردەم باردۆخێکی زۆر سەختدایە بۆ ینی بەردەوام بوون و بۆ کوردیش سەبارەت بە تێپەڕاندنی ئەم باردۆخە دۆخێکی سەختدایە لەلایەک سنوورێکی بەرفراوانی لەبەردەستا لەو سنوورە بەشی هەرە گەورەی عەرەبن و چەکدارێکی زۆری عەرەب لە ناو هێزەکانی هەسەدا هەیە ینی ئەمانە معناوە نییە کە ئەمین و معناوە نییە کە ڕۆژێ ڕۆژان ینی باردۆخێک دروست نابێت وەکۆی تۆ باس کرد ینی ئەوەی شەکەل ئەگەرەکان کە عەرەبەکان لە چلە دیمەشق بێ یان لە دەوروبەر بێ بیان جوڵێنن ئەمە یەکەمیان دووەمی نیشان نقطەیەکی مهم هەیە کە بۆ کورد باشە ئەویشەوەیە کە هێزێکی بە ژمارە زیاتر مدەڕەبتر چەکدارتر چەکەکانی مۆدل نوێترا و هاوکاری نێودەوڵەتی چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی سەربازیەوە هەیە ینی هەموو دنیا هاوکاری هەسەدەیە لە دژی داعش و لە ناوبردننی تیرۆر بەڵام ئەوان نا ئێستاوە هاوکاریەکان و دامە سیاسەکەشیان ینی وەکو جاران نیە ورێ دەکشێتەوە ڕێی ئەمریکا بە تایبەت لە مانگەی ئەخیر گۆڕاوە ئەم دوو باردۆخە هەیە ینی لایەک ئیجابیە کە کورد ژمارەکەی زیاترا و ئایدۆلۆجیایەک لە پشت ئەو هێزەی کووردا و ینی تەمویل و تەدریب و تەسلیحیان باشترا بەڵام ئەوان ژمارەیان کەمترا و یەکان ینی سنتەری بڕیاردانیشیان وەکو سنتەری بڕیاردانی کورد نییە یانی لە ڕاستە دیمەشق هەیە ئەحمەد شەرع هەیە بەڵام بەشێک لەو هێزانە گوێڕایالی ئەحمەد شەرع نین و ناوناوبانشیان خراپە ئێستا حڕاستدین
ئەمریکا کە خزبیە لیستی تیرۆر گوایە خۆیان هەڵوشاندەوە ئێستاوە ناویان دێتەوە کە دیارە لە راپۆرتەکەی پنتاگۆنی شاتووە کە داعش لە سنووری دیمەشق یعنی ئەو حکومڕانی دیمەشقوا بە هێواشی ئیش دەکەوت سەکەرەی کردووە. ئەمە یعنی یعنی بەشێک لە هاوکاری و دامی سیاسی نێودەوڵەتی ئۆتۆماتیک نامێنێت ئەگەر بێت و ئەوانە بەردەوام بن. لە بەرامبەردا خۆ ئێمە لە بیرمان نەچێ ئەو سنووری کە کوردی لێیە ئەوی پێدەگوتری شەمال شەرق سووریا یان ڕۆژاوای کوردستان بە نزیکەی سەتا هەفتای عەرەبە. بۆیە بۆ کورد تێپەڕاندنی ئەم قۆناغا هەم پێویستی بە پشتیوانی نێودەوڵەتی هەیە کە پشتیوانیشی قەلەقە لەبەرەی ئەمریکا جێ متوانێنی هەتا ئێستاکە و تەنها فەڕەنسایەکە تا ئێستا سیاسەتەکەی وازح بووە و سەقامگیر بووە. دوو بریتانیەکان کە هاتوونەتە گۆڕەپانەکە لەگەڵ کوردنین ڕاستیەکەی ینی نیان شاردووەکە لەگەڵ کوردنین. ئەوەی سێمیشیان وەکو باسم کرد پێکات دیموگرافیەکەیەکە پشتیوانی بێگومان بریتانیا نەک لە سووریا لە عێراقیش پشتیوانی ئەو ڕژێمە دەکەن کە حکومڕانە لە پایتەخت لە عێراق چ لە ڕوخانی سەدام حوسێن چ لە دوای ڕیفراندۆم یان لە کاتی ڕیفراندۆم پشتیوانێکی زۆر بە قووەتی عێراقیان کرد مەوەستم بە شیعەکانیان کرد لە بەغدا و لە سووریاش ئێستا پشتیوانی ئەحمەدی شەرع دەکەن. ینی مافی مرۆڤ و دیموکراسی و غەدر و مافی پێکاتەکان بۆوان گرنگ نییە کەواتە نەکرد بۆ بریتانیەکان بەڵکو بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە کۆمەڵێک دروشم دایمەن لە گوتارەکانیان گوێمان لێ دەبێت بریتە لە مافی مرۆڤ و دیموکراسی و گواستنەوەیکی دیموکراتیانەی دەسەڵات لە سووریا. یعنی ئێمە نابێت چاولۆ بکەین ڕاستیەکەی ئەوان چاویان لە بەرژەوەندی خۆیانە و ئەمریکان ینی ئەزمونمان لەگەڵ ئەمریکا هەیە کە سیاسەتی ناسەقامگیر بووە. ینی تەمەشاکەی لە مێژوو لە ڤێتنام کشانەوە لە ینی خەڵکێکی زۆریان بەجێ هێشت و بەبێ پشتیوانی لە ئەفغانستان لە 2019 بوو ئەگەر خەڵەنە 20 کشانەوە تر خەڵکی ئەفغانستانیان بۆ تالیبان بەجێ هێشت لە 2019 یان 20 لە ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوە کشانەوە لە هەردوو سەردەمی حکومڕانی یانی سەردەمی ترەمپ کە جمهوری بوو لە سەردەمی دیموکراتیکان کە جۆ بایدن بوو لە ئەفغانستان کشانەوە خەڵک خۆی بە تایارەوە کرد. ینی دەبێت چاوەڕوانی ئەو بکەین ئەمریکا زۆر جێمتوانە نیە بەڵام ئێستا بەرژەوەندیان لەگەڵ ئەوەی کە پشتیوانی هەسە دەبکەن ئێستا ینی دایانەوەی هەسەدا ئەوان بخۆیان بەکاری بێنن وەکو هێزێکی سەردەستی کاریگەر لە سووریا و کورد دەبێت استفادە و ئیستیغلالی ئەم بارودۆخە بکە بۆ خۆی پێ بپارێزی. باشە کاک سەرتیب کەواتە ئێمە ینی دەبێت چاوەڕێ بکەین تا ئەحمەد شەرع دەکەوێتەوە سەرپێی خۆی تا خۆی بەهێز دەکاتەوە هێزەکانی خۆی ڕێک دەخاتەوە و ئەو کاتە ئایا ئەو بڕای بە مافی پێکاتەکان هەیە یعنی هێزێکی بەهێزی هەبێ هێزێکی تۆکمەی هەبێ هێزێکی بێ باڵباڵێنی هەبێ یەک مەرجا بێ و خۆی مەرجاکەی بێ پێ دوایە هەروەدا بنیشێ ئایا کرێ ماروە چاوەڕێ بکەین بۆی ئەو خۆی بەهێز بکاتەوە یان ئایا کورد هیچ بژاردەیەکی دیکەی لە بەردەستدایە؟ لە ڕووی منطقیەوە دەوڵەتەکانی کە دەوروبەر ئەوەی کە کوردیان بەسەر دابش بووەدا ینی ئەو وڵاتانی کە کوردستانیان داگیر کردو دایمە لە کاتی لاواز بوون یعنی نەرمیان نواندۆ و هاتوونەتە ژێرباری هەندێک داواکاری کورد بەڵام کە بەهێز بوون ناکشاونەتەوە هەروکو لە بەغدا ئەمە دروست بوو 2023 لەکوێ ئێستا لەکوێ کورد لە 2004 هەتا 2013 حکوومەتی عێراقی دروست دەکرد کەچی ئێستا بوتەکەشت بۆ نانێرن ینی مشکلەی هەیە و ینی کورد لاواز بۆ لە عێراق تەوافقی سیاسی نەماوە لە سووریاش بە هەمان شێوە کاتێکە ینی کە ئەحمەد شەرع بیدایەتەکەی هات کوتاریان نەرم بوو و باسی گفتوگۆ و سازان و باسی وەتەنیەتیان لە سووریا دەکرد بەڵام ئێستا ئێستا کە سەقامگیر بوون کەمێک و پشتیوانی عەرەبیان وەرگرت پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی بەتایبەت ئەمریکا فەڕەنسا سەفارەتیان کردەوە زمانیان گۆڕا و هەڵسوکەوتیان گۆڕا و هەموو ئەو هەنگاوانەی لە دوای ڕوخانی ئەسد گرتووتیە بەر لە پێکێنانی لیژنەی نووسینەوەی دەستور لە ئەعلانکردنی لە ناوڕۆکی دەستورەکەی کە ئەعلانیان کرد لەو کۆنگرانی کردیان بەنای کۆنگرەی نیشتیمانی بۆ خەڵکی سووریا لەو هەڵبژاردنەی کە بە حیسابی خۆیان بیکە لە هەموو ئەوانە هیچ پێکاتێک لە سووریا بەشدار نەبووە نە پێکاتی سیاسی نە پێکاتی عێرقی بۆیە بۆ ئەحمەد شەرع ئاسان نییە بەردەوام بێ بەم شێوەی ئێستا نەک بۆ ئەحمەد شەرع قەزم نییە تەنها ینی ئەو ڕژێم بوو ئەو عەقلیەتەی کە ئێستا لە سووریا سەردەستە و بڕیار بەدەستە لە دیمەشق نەک لە سووریا
پێی ناکرێ بەردەوام بێ بەم شێوەیە دەتوانێت حکومڕان بێ لە ناوچەی سونەکان بەڵام سووریای ئێستا دەبینی پارچە پارچەیە ینی وەکو پێویست لە ناوچەی عەلەویەکان دەستڕۆیشتونین بەشێکی خاچی سووریا کە لە نزیکەی 500 تورکەکان داگیریان کردووە دروزەکان ناوچەی خۆیان ئێستا بەڕێوە دەبن بە ناڕاستەوە خۆ ئیسرائیل پشتیوانیان دەکات بەری ڕۆژهەڵاتی فورات لە دەست کوردە بەڵام بۆ کورد زۆر گرنگە چەند خاڵێکی زۆر بەهێزی هەیە یەکەمیان هێزێکی سەگداری زۆر باشی هەیە دووەم ڕاستەکە ئیدارەی منتیقەکە و سەقامگیریەک هەیە لە بەری ڕۆژهەڵاتی فورات و پشتیوانی ئەمریکا و فەرەنسا و هەتا ئێستا هەیەی یعنی هەتا ئێستا ئەمریکا لەسەر ئەو سیاسەتەیە کە ئەو ناوچەیە بمێنێتەوە بە هێزی هەسەدەوە بەڵام سیاسەتی ڕوون نییە سەبارەت بە داهاتووی دیمەشق و داهاتووی کورد لە سووریا نقطەیەکی دیکە هەیە کورد تا ئێستا کە لە ناوخۆی خراپ نییە ڕاستیەکەی یعنی حتا دوێنێ و پێرێ دیمەشق داوای کردبوو ئەنە کەسە سەردانی دیمەشق بکەن بۆی پەرتەوازەی لە ناو ماڵی کوردوس بێ ئەوان نەچوو بوون ینی داوەتەکەیان ڕەت کردوەوە ئەمە پێم وایە بڕیارێکی زۆر باشە سەرباری ئەوەی کە ئەوان گلەی و گازاندایان لە ئیدارەی ینی ڕۆژئاوا هەیە لە پەیەدا هەیە بەڵام نەچوونیان بڕیارێکی باشە و ئیجابیە بۆیە ئەمە ئیجابیاتە بۆ کورد و من پێم وایە ئەحمەد شەرع بە هێزی عسکەریش ئاسان نییە بێتەوە ڕۆژهەڵاتی فورات لەبەرەوەی هێزێکی عقایدی چەکدار پرچەک و کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی دەکات و داعشیش ماوە مشکلەکە لە چیە یعنی مشتەرەکاتێکی زۆر لە بینی ئەحمەد شەرع و لە بینی داعش هەیە بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی بە قەلەقیەوە تەعامل لەگەڵ ئەحمەد شەرع دەکات باشە کاک سەرتیب دوای ئەوەی دروزەکان وتیان ئێمە بە سربەخۆیی کەمتر ڕازی نابین ینی باسی دەوڵەت و سربەخۆییان کرد هەندێک لێرە و لەوێ ڕەخنە لە کوردەگرن لە ڕۆژاوای کوردستان لە سووریا دەڵێن داواکاریەکانی زۆر کەمە تەنانەت تا ئێستا بە فەرمی باسی فیدرالی ناکە ئەسی لا مەرکەزیش ناکە ینی پێ دوایە ئەوەی ئەوان خوێندنەوەی واقعەکەیە یان ئەو ڕەخنانە لە جێی خۆیدایە کە دەڵێ داواکاریان نییە لە کاتێکدا و هەموو خوێن و قوربانیان بەخشیوە سەبارەت بە دروزەکان تا ئێستا دروزەکان داوای سربەخۆیان نەکردو داوای ئەو دەکەن کە لە ناو سووریا بتوانن کاروباری خۆیان بەڕێوە بن لەعنی زۆرێک لە نامەرکەزی و براگەورەکەیشیان کە حکمەتیزریە شێخ حکمەتیزری ئەویش هەر ئەوەی ڕاگەیاندووە ئەوە لێدوانی ڕسمی ئەوانە ینی باسی سربەخۆی نەکراوە هیچ کام لە پێکاتەکانی ناوخۆی سووریا لەوانەیە تەرەفێک حزبێک گروپێک ئەوە شتێکی ئاساییە لەبەرەوەی تونڕەوی هەر هەیە بەنسبەت کورد تا ئێستا کە ئەوەی داوا دەکات لامەرکەزیەتە و یەکێک لە خلافە زۆر گەورەکانی نێوان کورد و دیمەشق ئەوەیە کورد داوای لامەرکەزیەت دەکات ئەحمەد شەرع نەگڕەتی دەکاتەوە بەڵکو هەر بڕای پێ نییە یعنی حتا لە خیتابەکانیان تووشی گرێکی دەرونی بوون باس لەوە دەکەن کە ئەوان بە هەموو شێوێک دژی جوداخوازین حتا لەوەی کۆمسیۆنەکەی دوێنێش کە ئالانیان کرد باس لەوە دەکەن کە ئەو کەسانە مافی خۆ پاڵاوتنیان نییە کە بڕوایان بە جوداخوازیە یعنی چی یعنی ئەوان هەر لەو قەلەقیە دەژین لەو بارودۆخە دەرونیەدا دەژین کە بڕوایان بەچینە بەوە نیە کە ملەتانی ناوخۆی سووریا زۆرێک لە حکومی زاتیان هەبێ لە خۆ بەڕێوەبەریان هەبێ یعنی ڕەتکردنەوەی مافی کورد نییە ناوچەکانی خۆیان بەڕێوە بن ئەمە ڕەتکردنەوەی ماف و خواست ویستی کورد نییە لەوێ تەنانەت بەلا مەرکەزیش بۆ کورد ڕازی نین و دەڵێن نەبێ هەر باسیشی نەکەن وەکو تۆوتێ ینی لە نیەتی دڵی خۆشیانەوە بڕایان پێی بێ دایانوێ وەلایەن بنێن لە پرۆسی سیاسی من پێ وایە ئەوان بڕایان پێ نییە بەڵام بۆ کورد گرنگە هەم کۆمەلگای نێودەوڵەتی قەناعەت پێ بێنێ کە بەبێ لامەرکەزیەت بەبێ پاراستنی ئەو هێزەی کە هەیەە هەسەدا ممکن نییە بتوان لە سووریای نوێ بژین بۆ چونکە متمانە بە ڕژێمەکەی دیمەشق ناکرێ یعنی لە عەلەویەکان کۆمەڵکو لە ناو عەلەویەکان کۆمەڵکوژیان کرد و لە ناو دروزەکان کۆمەڵکوژیان کرد لەبەرەوەی هێز سەکداریان نەبوو بۆ کورد زۆر گرنگە ئەو هێز سەکدارێ بمێنێتەوە زائیدەن بۆ کورد زۆر گرنگە لامەرکەزیەتی هەبێ بۆ چونکە پێویستی بەوەیە کە جۆرێک لە گرنتی بۆ مانەوە و بۆ ژیان لە سووریا گرفتێکی کورد ئەوەیە ئەو ناوچەیەی کورد کە حکومڕانی دەکات بە نزیکەی ١٧ عەرەبە ئەمە یەکێکە لە کێشە زۆر گەورەکان و ئەمە وای کردووە کە دەستنە دیمەشق باسی لامەرکەزیەت بکەن زۆر باسی حەقی کورد نەکەن تورکەکان هەوڵ دەدەن مەسلەی کورد لە سووریا تەنها بریتی بێ لە ناوچە کوردیەکان و هەندێک حەق و حقوقی فەرهەنگی و دەستبەرداری دێرە زۆر و ڕقە و تەبقە بن بۆ چونکە گوای ئەوان ینی زۆرینەی عەرەبن
دانەوەی یانجارێ لانی کەم جغرافیاکە بچووکەنەوە دوای ئەوە ئەو حەق و حقوقی کە کورد داوای دەکە ئەویش کورد بکەنەوە لە چەند مافێکی فەرهەنگی و مەفەرهەنگی دیاریکرا و نەک مافی خۆ بە ڕێوەبەری و لامەرکەزی و بەشداریکردن لە بڕیاری سیاسی لە دیمەشق بۆ ئیشی کورد لە سووریا کەمەک ئالۆزە جگە لە مەسەلە ئەمنیەکە کە باسمان کرد کەشمان هەیە کە دەست ئەمە وەکو بۆ مێکی چێنرا و نابیندرێ ینی ڕاستە ئێسا هێزەکانی سووریا دیموکرات چ عەرەب چ کورد پێکەوە خوێنیان ڕشتووە ینی دەیان هەزار شەهیدیان هەیە لە پێناویەوە ڕزگارکردنی ڕقەیە بۆ نمونە بەڵام دوجار عەرەب ینی ڕەنگە لە ئایندەدا کەڵک لەو پێکاتە عەرەبیە وەربگیرێ کە لە نێوێزەکانی سووریا دیموکراتە بۆ جۆرێک لە هەڵگەڕانەوە جۆرێک لە پابەند نەبوون بە بڕیارەکانی هێزەکانی سووریا دیموکراتەوە بڵین پێکاتە کوردیەکەیەوە با ئەمە ڕوویدا لە دوای ڕوخانی ئەسەد لە چەند ڕۆژی یەکەم باردوخیشوا هاتە پێش لە دێرە زۆر ڕوویدا بەڵام ئەمریکیەکان کۆنتترۆلیان کردیان یەکێک لە نقطە بەهێزانە بۆ کورد ئەوەیە کە عالەمی ئەمریکا و هێزەکانی ئەمریکا لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی فرات هەیە و ئەوان بەشێک لە مەسئولیەتیان کەوتوتە ئەستۆ سەبارەت بە پاراستنی ئەو قوارەی ئێستا هەیە یعنی ڕاستە کورد بە هێزی چەکداری خۆی بە پێشمەرگە و بە گەریلای خۆی لە شەروانی خۆی لە سەرخاچی خۆی دەپارێزی چەچی بەدەستەوەی بەڵام خۆ هەر ئەوە کافی نییە و ئەوە ڕەنگە گرنتی 100% نەبێ بۆ مانەوەی کورد لەو ناوچێ بۆ چونکە هەم تورکیا لەسەر سنوورەوە و ناوچێکی بەرفراوانی لە ڕێی هێزە و داگیر کرد و هێزێکی نابەرابەرە ینی کورد و تورکیا و هەمیش ئەو پێکهاتەی کە باسم کرد دێموگرافیەکە بۆ کورد زۆر گرنتی ئەمان نادا بۆیە ئەمریکیەکان ئەو ڕۆڵە دەبینن ڕۆلی پاراستن و سەقامگیری لەو ناوچێ و لە سەرەتای ڕوخانی ئەسەد لەگەڵ عەرەبەکان لە دێر زۆر کۆبوونەوە و بە ئاشکرا پێیان گوتن ئێمە بە هیچ شێوەیەک قبول ناکەین بستنە دەرەوەی بڕیاری هەسەدە و بۆ خۆتان زەرەر دەکەن ئەو بوو شێخەکانی عەرەب لەو ناوچەیە عاقڵ بوون تێگەیشتن دانیشتن کاک سەرتیب ینی وا دەردەکێت بەشێک لە بڕیار وەڵێستەکانی ئەحمەد شەرع تورکیای لە پشتەوە بێ وا دەوترێ ینی بۆ تورکیا کە بێوێ لە وڵاتەکەی خۆی پرسی ئاشتی سەر پێ بخا و لەگەڵ کووردا ئاشتی ئەوێ بەڵام لە سووریا ئەحمەد شەرع هان دەدا کە ینی مافیم پێکاتەیە نەدا ینی ئەمە چۆن خوێندنەوەیەکی بۆ دەکرێت ئەو ناونیشانی کە لە باکوور هەڵگیراوە کورد بناوی ناوە ئاشتی ئەردۆغان ناوی ناوە تورکیا بێتیرۆر یعنی هەر سوور لەسەرەوەی کە وشەی تیرۆر قاتە پاڵ حرەکە و بزوتنەوەی چەکداری کورد پێم وایە ئەوەی کە لە باکوور دەست پێکراوە ئەردۆغان دەست پێ کرد و هەر پەیوەندی بە ڕۆژاوای کوردستانەوەیە دەیانەوێ احتیوای بارودۆخێک بکەن کە ئەوان لی دەترسێن ئەویش بریتی لە گۆڕانکاری ناوچەکە بۆیە تورکیا دەترسێ ئەو ناوچەی کە ئێستا لەژێر دەستی هەسەدەیە ببێ بە قوارەیەکی دەستوری و بێ بە قوارەیەکی بەهێز لە ناوچەکە و بێ بە هاوکار بۆ باکووری کوردستان و بۆ کورد لە باکووری کوردستان ئەوانیش داوای مافی خۆیان بکەن و بارودۆخیان بستە قۆناغێکی دیکە بۆیە فشار لە دیمەشق دەکات فشار لە ئەحمەدی شەرع دەکەن کە ڕێک نەکەوێت لەگەڵ کورد یعنی حتا بڕیار بوو لە 14 بۆ 15 ئەم مانگە کە تێپەڕی کۆبنەوە لە پاریس بکرێت بەڵام هەکان فیدان هاتە دیمەشق بەچەند ڕۆژێک پێشی دەیمانگ هاتە دیمەشق و کۆبنەوەکەی لەبار برد و هەڵیان پەسارد ینی بە بیانوویەکی زۆر لاوازە ئیشەوە بکە گوایە کۆنگرێ کراوە لە حەسەکە و ئەم کۆنگری جوداخوازی بووە هیچ ڕەبتی نەبوو بە مەسلەی یان بیانوویی لاواز بۆ دواخستنی کۆنگری پاریس ئەوانی کە لە حەسەکە بەشدار بوون عەرەب و کورد بوون و دروز و عەلەویەکانیش گوتاریان هەبوو کەس باس سەربەخۆیی نەکرد بوو جگەلەوەی کە ڕەنگە کۆمەڵێک دروشم بوو کۆکردنەوەی پێکاتەکان بوو زیاتر هیچ ئەزێندایەکی نوێ ڕانەگەێنرا بوو تا دیمەشق لێ بترسێ باشە کاک سەرتیب کورد لە سووریا ینی لەگەڵ تاکتیک دەکا یان استراتیژێکی دوورمەودای بۆ خۆی دەستنیشان کردووە ینی ناچارە لەگەڵ ڕووداوی ڕۆژنا مامەڵە بکە لەگەڵ حکوومەتەکەی ئەحمەد شەرع یان استراتیژی خۆی داڕشتووە بە پێی و استراتیژە دەڕوە ڕاستیەکەی ئەوەی کە ئێمە دەیبینین ئەو متابعە دەکەین ئەمریکاش لە سووریا استراتیژێتی وازحی نییە جگە لە ئیسرائیل سیاسەتی زۆر وازحە و استراتیژێتی زۆر وازحە و بە وازحیش معاملە دەکات پەیوەندی لەگەڵ دیمەشق نییە و لێ ناگەڕێ بە هیچ شێوەیەک سنوورەکانی ئالۆز بن بە ئاشکرا پشتیوانی دروستەکان دەکات
ئەمریکاوانە ئەمریکا لە بیدایەتەوە پشتیوانی لە ئەحمەد شەرع کرد بەخۆیان بڕیاریان دەرکردووە قانونیشان دەرکردو بە ناوی قانونی قەیسەر 2020 ئەم قانونە باس لەوە دەکە کە عقوبەیان خستو سەر سووریا باس لەوە دەکە ئەسەد ئەگەر گۆڕا گواستنەوەیکی دیموکراتیانێ دەسەڵات بێ یعنی بریتە لەوەی کە هەموو پێکاتەکان کۆ ببنەوە ڕێککەوت لەسەر نەخشەڕەیەک بۆ گواستنەوەی دەسەڵات و هەمووشیان بەشدار بن لە بڕیاردان هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێ و سووریەکان خۆیان بڕیاردن کەچی ئەوان هاتن دیمەشق سەفارەتیان کردەوە و پشتیوانی ئەحمەد شەرع کرد هەتا تۆم بارک بەر لە چەند ڕۆژێک یان بەر لە چەند هەفتەیەک کە لەگەڵ ئەحمەد شەرع کۆبووەوە چەند قسەیەکی کرد کە نەشیاو بوو بۆ خەڵکی سووریا نەشیاو بوو بۆ کورد لە عێراقیش باسی لێ کرد کە فیدرالی سەرکەوتوو نەبووە لە ینی سیغەی فیدرالی سەرکەوتوو نییە بۆ سووریا دوای ئەم لێ دوانە بە ماوەیەکی کەم بە چەند هەفتەیەکی کەم سیاسەتی ئەمریکا گۆڕا بۆ چونکە باردۆخ لە دیمەشق گۆڕا فشارەکانی تورکیا زیادی کرد و مەسلەی داعش و گەشەکردنەکەی هاتە پێشەوە ئێستا سیاسەتی ئەمریکا دیسان گۆڕاوە دووبارە هێز و چەک و تەقەمەنی ڕۆژانە یا هەفتانە بەردەوام دەستا ڕۆژاوای کوردستان قاعدەی نوێیان کردووە ینی لە ماوەی مانگێک وابزەم 6 ئۆپراسیۆنیان کردووە ینی عملیەی تایبەت لە ناوچێ زۆربەی لە ژێر دەسەڵاتی ئەحمەد شەرع بووە ئەمە یعنی چی ینی سیاسەتی ئەمریکا گۆڕا سەبارەت بە کەمە دیفاعی لە دیمەشق کەم کردەوە بەڵام هەتا ئێستا سیاسەتی وازح نیە نازانین ئەمریکا لە سووریا دەیەوێت سووریا بێ بە فیدرالی دیفاع لە فیدرالی دەکات لەلا مەرکەزی دەکات چی هەیە بۆ کورد هیچ شتێک ناڵێن تەنها پشتیوانی و عیلاقەیەکی سەربازی لەگەڵ هەسەدە هەیە و ئێستا وا هێدی کۆبوونەوەی سیاسیش دەکرێت ینی چ کورد لە واشنگتن بیان ئەوروپا بی یان لە دیمەشقبی کۆبنەوەی سیاسی دەکات و ئەمریکا تا ئێستاکە بە لێدوانی ڕسمی هیچ قسەیەکی نەکردووە سەبارەت بە سیغەی پێکەوە ژیان لە سووریا. بەڕێز کاک سەرتیب جەوەر چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ شیکاری و ڕوونکردنەوەکانت.